سڵاتان لێبێ ئەچینە لای تەوەری دووەمی پرۆگرامەکەمان فەرزاد مەهدینیا وەکو ئەزانین یەکێک لە هونەرمەندە چالاکەکانە کە جارجار بەرهەمی زۆر تایبەت و زۆر جوان لەناو سروشتی جوانی کوردستان بڵاوکاتەوە. لە ئێستادا فەرزاد سەرقاڵی ئامادەکاریە بۆ ئەلبۆمێکی نوێی. قسە لەسەر ئەلبۆمەکە یەکەم فەرزاد لە ڕێی سکایپەوە قسە لەگەڵ منەکە. سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاو خاتوویان سەرچاوەکانم سڵاو لە تۆش بێ و هەموو کاتەکانم. ماوەیەک بەر لە ئێستا باسمان لە دوهەمین بەرهەمی خۆت کرد، چۆن ئێستا ئامادەکاریەکەیت بۆ نوێترین ئەلبومی خۆت؟ ئەوەڵ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە و خۆشەویستیمەیە بۆ هەموو کەناڵی کورسات و هەموو بینەران و بیستەرانی کورساتی خۆشەویست. زۆر ڕاستە مۆدایەکی زۆر نییە کە لەسەر بەرهەمەکان قسەمان کرد بوو. حەقیقەت دوای تقریباً مەودایەکی 2 ساڵە سەرقاڵی پرۆژەیەکی گەورە بووین وەکو ئەلبوم و شکر بۆ خوا لە دوای 2 ساڵ بەرهەمەکەمان شکر تەواو بوو و ئێستا ئامادەیە بۆ ئەوە کە بڵاوی بکەینەوە. زۆر باشە. کەواتە ئەلبۆمەکەت لە قۆناغی با بڵێن تۆمارکردن و با بڵێن قۆناغەکانی هەمووی بڕیوە ئێستا ئامادەیە بۆ بڵاوبوونەوە. کەواتە ناوی چیە ئەلبۆمەکەت و چەند گۆرانی لە خۆیەگرێ؟ بڵێ زۆر ڕاستە ئیشەکانی تەواو بووە بە میکس و مەسترینگ و هەموو بەرهەمەکانی عەرزکەم تەنانەت گرافیکەکەشی ئەم هەفتە تەواوە بێ. ناوی ئەلبۆمەکەمان ناوناوە هەوارگەی دڵ، بە هەورامی بێتە هەواری دڵ کە زۆر دوور ناکەوێتەوە بێتە هەوارگەی دڵ. عەرزکەم ئەم بەرهەمە باس لە چیرۆکی دڵ و دڵدارەکە، باس لە خۆشەویستیەکە بە دوو عەرزکەم دوو خۆشەویستی تایە، هەم خۆشەویستی بۆ نیشتیمان کە هەموو کە ئەزانن هەموو بەرهەمە کوردیەکان ڕنگدانەیەکی خۆشەویستی نیشتمانێکی تایە و هەروەها خۆشەویستیەکی عەرزکەم هینێکی عاشقانە، پەیوەندیەکی عاشقانە لەگەڵ دڵ و دڵدارایە. بەرهەمەکە 8 تراکە و ئینشەڵاتر بە زوویش پێشکەشیەکەین. زۆر باشە. کەواتە هەواری دڵ کا نوێترین بەرهەمی تۆیە یاخود نوێترین ئەلبۆمی تۆیە لە 8 تراک پێک دێت و دابش بووە بەسەر ژمارێک گۆرانی کە با بڵێن چیرۆکەکانیان خۆشەویستیە، خود تێکستەکانیان باز لە خۆشەویستیەکە لەگەڵ خۆشەویستی نیشتیمان. ئەمە هیچ ئامادەکاریەکت کردووە یاخود نیازت هەیە کە بۆ ئەگەر چەند بەرهەمێکیشیان بێ ڤیدیۆ کلیپ دروست بکەیت؟ عەرزکەم ئامادەکاری قەرارمان وا بوو وەکو ستایلێکی نوێ، چون بەرهەمەکە ئەلبومەکە هەنگاوێکی نوێ لە موسیقای کوردی بە بیرڕای خۆمان، چون ئەو ستایلەکە عەرزکەم لەگەڵی ئیشمان کرد وەکو میوزیک وەکو ئەرنج ستایلێکی نوێیە، هەم ئامێرەکان هەم جووری ستایلەکە، چون دواتری مەسەر ئەوە کە چی و چیاتایە بۆ ئەوەی کە وەکو ڤیدیۆ کلیپ بڵاوی بکەینەوە. حەقیقەت یەک دوو دانێ فکرەمان هەبوو، بەڵام فکرەکەی ئێمە لێرا زۆر ئیکۆنۆمیەوە زۆر بەگران لەگەڵ زینێکی سوێدی قسەمان کرد کە یارمەتیمان بکەن، بەڵام ئەو شێوە کە من دامنابوو بۆی بکەم زۆری تێچێ مەگەر لە ئایندەیەکە دوایەوە کە بڵاومان کردو ئەگەر قرار بە ڤیدیۆکلیپ بۆ بکەن. زۆر باشە. کەواتە ئەو ستایلت چییە کە تۆ کارت پێ کردووە لە ناو ئەلبۆمەکەیە و چەند ئامێریش تیا بەرهەم هاتووە یاخود تیای بەکار هاتووە و چەند ئامێری نوێی تایە کە ئەمە یەکەم جارە تۆ لە بەرهەمەکاندا بەکاری هێنیت؟ بڵێ زۆر ڕاستە، زۆر سپاس کە ئەوە باسەکە. حەقیقەت دابشکردنێکی نوێیە بە حکمیەوە. من باس لە میوزیکی هەورامانەکەم، هەروە زانین میوزیکی هەورەمان میوزیکێکی ڕەسەنی کوردیە و یعنی تا ئێستا تێکەڵاوی هەنێ ستایل نەبووە و من هەوڵم ئەوەم داوە کە لەگەڵ هاوڕێی زۆر خۆشەویستم کاک زەکەریا یوسفی وەکو ئەرێنجمنت کە بتوانین گۆرانی هەورامی ببێنە ناو ستایلێکی نوێ وەکو پێرکاشن، وەکو سازهای کوبەیی، وەکو سازی ئەلکترۆنیک ئیستفادەمان لێ کردووە. مەسەڵەن هەنگدرامی تایە بچی لەوانەیە بۆ ئەوەڵبار بێ کە ئەو مەجموعە ستایلە بۆ گۆرانی کوردی بەکار بهێنرێ.
تا ئێستا کە خۆم کەم شتی ئەوام گوێ لێ بووە هەنێک گۆرانیم لە بڵێن باکوور گوێ لێ بوو بەڵام هێشتا ستایلەکە ئێمە چون بەرهەمەکان خۆی ئۆریجیناڵی کوردین و تێکەڵکردنی ئەم دوو ستایلە بڵێن میوزیکێکی مۆرکی تەواو کوردی لەگەڵ ستایلێکی نوێ هەنێک شتێکی ناوازەیە بەڕێی من دڵنیام کە قسەی فرێ هەیە بۆ کردن و موسیقای کوردستان پێی شادەبێت. زۆر باشە تۆ کە ستایلێکی تایبەت بە خۆت هەیە و هەمیشە گۆرانەکانت گۆرانی فۆلکلۆری ڕستنی کوردین و هەمیشە لە ناو سروشتە جوانەکەی کوردستان بەرهەمەکانت تۆمارەکەی و ڤیدیۆکلیپیان بۆ دروستەکەی ئێستا چی وای لێ کردووی کە پێت خۆش بێت ستایلی تازە بهێنیتە ناو بەرهەمەکانی خۆتەوە یان ناو گۆرانی و مۆزیکی کوردیەوە؟ بەدڵنیاییوە هەوڵی من ئەوەیە کە ئەو ڕەسەنایەتیە بپارێزم و هەروە کە جنابت فەرمووت زۆر بایەخم داوە بەوە کە ئەگەر شتێک بەرهەمە دروست بکەم لە هیچ ڤەرژنێکی تر نەچێت نە فارسی نە تورکی نە مەسەڵەن نە عەرەبی بەس کوردیەکی تەواو بێت. بەڵام لە هەموو لەو کاتیشا زۆر پێم بۆ من ئینترسە هەیە کە بتوانم ستایلی نوێ تاقیب بکەمەوە بە حکمی ئەوە ئەشی ئەم میوزیکێ مە هەنگاو بنێت یاوە لە مەیدانە ژیانیەکانە قسەی بۆ کردن هەبێت ئەگەر گەرەکت بێت بەو هەدەفۆ هەنگاو بنیت پێویستە کاکە ئەو فاکتورانە لەگەڵ یەک بچنی بۆ ئەوە کە مەسەڵەن کەسێکی ئەمریکیش بتوانێت گوێ لە میوزیکەکەت بگرێ و میوزیکەکەت ئەگەر لە تێکستەکەی شتێنەگات بەڵام بزانێت کە میوزیکێکی کوردی هەیە ئێمە زۆر هەڵمانداوە کە ئۆریجیناڵیتیەت یا بڵین ڕەچەڵەکی میوزیکەکە بپارێزین بەڵام لە هەموو لەو کاتیشتا هاتوین بڵین فورمێکی نوێمان پێداوە و هاتوین بەرهەمەکەمان ئەمڕۆژی کردوێتەوە کە مەسەڵەن گەنجێک پێی خۆش بێت کە موزیکێکی تەواو کوردی ببیسێەوە لەگەڵی سەما بکە وەکو میوزیکە ئەوروپیەکان و ئارستەم غەربیەکان. زۆر باشە هەموو ئەمەی کە ئاماژەت پێکرد بۆ خۆت چۆن لێکی ئەیتەوە کاریگەری ئەوەیە کە تۆ لە با بڵێن لەیەکێک لە وڵاتە ئەوروپیەکان دانیشتویت و کاریگەری هونەر و مۆزیکی ئەوێ بەسەرتەوە هەیە یان بۆ خۆت هەستەکەی کە بەرهەمت زۆرە بەڵام ئیتر پێویستە کات کە گۆڕانکاری بکەیت؟ وڵی پرسیارێکی زۆر وشمەندانە بوو بە حکمیەوە ئەتوانم بڵێن هەردووکیان تەسیری بووە بەڵام فرەتری ئەگەر من جوگرافیام هەر هەورامان بواە بەدڵنیاییەوە لەوانەیە بە زەحمەت هەوڵی مەسەڵەن تەغیرم بدایە هەوڵی نوێکاریم بدایە بۆیە زۆر ڕاستە تەسیری جوگرافیا ئەوروپا فرە تەسیری بووە مەخسوسەن فستیواڵە میوزیکەکان کە بەشداریم کردووە لە فستیواڵە گەورەکانە لەوێ ستایلایەکم گوێ لێ بووە مەسەڵەن گۆرانی ئیسپانیم گوێ لێ بووە کە عەرزکەم زۆر دوور لە هەورامی نەبووە مەبەستم ئەوەیە یعنی بینی ئەو میوزیکە هەورامیشە ئەتوانێ وەکو ئەوان خۆی بنوێنە هیچ کەم و کۆڕیەکی نییە بەڵام تۆ سەلیقەی و علمیەوە کە بتوانانی بیخڵقین لەبەر ئەوە بێتەسیر نەبووە جوگرافیا و خۆشم حەزم لێ یعنی حەز دەکەم ئەگەر ئێستا خاتون ئەگەر 10 ساڵی تر بگەڕێمەوە بۆ نمونە ئێستا بەرهەمە دروست بکەم ئەگەر 10 ساڵی تری پێ بچێ حەز دەکەم پێم خۆش بێ ئەو ئیشمە کردووە یعنی بۆیە هەموو هەست و بڵێم توانایی خۆم دانم ئەگەر 10 ساڵی تر گوێ لە موزیکەکەم بگرمەوە پێی دڵخۆش بم بڵێم وڵی ئیشێکی باشم کردو یعنی چون بۆیە زۆر بۆم گرێگە بۆ ئەوەش من هەوڵی زۆرم داوە یعنی لەگەڵ میوزیسیێنی باش قسەم کردووە لێراجی خۆیەتی زۆر سپاسی کاکتوانە خۆرشید بکەم مثل نەکای لەبیرم چێ مەسەڵەن کەسێک بووە کە زۆر پێکەوە مناقشەمان کردووە لەسەرەوە کە ئەم قەتاری میوزیکی منە بەرەو کوێ بیبەم چۆن بیبەم چۆن بتوانێت بۆ دوا ڕۆژ قسەی بۆ کردن چوادانە مناڵ ئەگەر گوێ لە من بگرن چوادانە مناڵی کورد ئەوانیش پێی فێری شت بن نەک هەر ئێستا بڵێم هەر بۆیان جەزاب بێت بەڵام پێی لێ فێرۆ بن لە بەرهەمەکە.
باشە کە تۆ گۆڕانکاری لە شێوازی گۆرانیەکانی خۆت و بەرهەمەکانی خۆتەکەی کەواتە ئەبێ بیر لەوە بکەیتەوە کە شێوازێکی نوێژ بۆ دروستکردنی ڤیدیۆ کلیپەکان هەڵبژێریت ئەمە بەشێکی پرسیارەکەمە و بەشێکی تریش ئەو ڤیدیۆ کلیپانەی کە بنیازی دروستیان بکەی ئەیان هێنیتەوە کوردستان لێرە دروستیانەکەی یان هەر لەوێ؟ والله حقیقەتی ئەوەیە من ئەمویست و ئەمەوێ بۆ ئەم ستایلە لێرە ڤیدیۆ کلیپ بکەم و هەموو بڵێن فکرەکە لێرەیە لەبەرەوە ستایلی گۆرانیەکە ئەوەت پێ تا تۆ گوێ لە دەنگەکە نەبێ نازانی ئەم ستایلە هین چه وڵاتێکە بەڵام لەوانەیە بە دەف و مەسەڵەن هەنێک ئامێری کوردیمان تێ خستووە لەوانەیە کەسێک گوێ لێ بێ بڵێ ئەمە لەوانەیە میوزیکی کوردی بێ بەڵام 100% عەرز بکەم ناتوانی بڕیاری لەسەر بێت تا دەنگ و تێکستێت بۆیە من پێم باشە کە هەروە کە جغرافیا من گۆڕاوە و هاتووم بۆ لە وڵاتە ئەژیم حەز دەکەم ڤیدیۆ کلیپەکانیش ڕەنگی ئەم وڵاتە بگرێ بەڵام بە شێوەیەک کە بتوانێ وەکو بینەر و بیسەر قبوڵی بکە یعنی هارمونیان پێ ببێ پێکەوە. زۆر باشە کەواتە کاک فەرزاد ئەو بەرهەمانەی کە نیشتیمانیشن هەر بەنیازی لەوێ با بڵێن ڤیدیۆ کلیپیان بۆ دروست بکەیت و بۆ خۆت باست لەوە کرد کە بەشێکی زۆر لا بەرهەمەکان لە ڕووی ئیکۆنۆمیەوە ناتوانیت ڤیدیۆ کلیپیان لەوێ بۆ دروست بکەیت یاخود قورسە ئەگەر ڤیدیۆ کلیپیان بۆ دروست بکەیت؟ وەڵاهی خاتون دەست داوە سەر ئەو خەمە یا بڵێم ئەو کەموکۆڕیەی ئیشەکەی من حقیقەت ئەوەیە لێرە کە تۆ گەرەکت بێ ئیشێکی پڕفیشناڵ بکەیت لەگەڵ مەسەڵەن بۆ نمونە گروپێکی سویدی کە بڵێن سناریۆ پێدەی ئەڵێ مەسەڵەن بۆ نمونە من ئەمەوێ لە ناو باڕێکە میوزیکێکی ئەم میوزیکی منە پلەی ببێت و بکرێ لەگەڵی سەما بکرێ بۆ نمونە ئەمە لەوانەیە ئەنازەی دەدانە ڤیدیۆ کلیپی کوردستان پارەی تێ بچێ یعنی هیچ تعارفێکی شیانە لەبەرەوە لێرە زۆر ئیشکردن زەحمەتە ئەکرێ بۆ نمونە ئێمە سناریۆکە بگۆڕین بەڵام سناریۆکە جغرافیاکە بگەیتنەوە کوردستان بەڵام پێم وایە ئەو جۆرە کە تاموچێش ئەدا کە شتێکی نوێ لەگەڵ میوزیکێکی نوێ بەرچاوی بینەر و بیسەر بگرێ پێم وایە هەوڵی خۆمان ئەگەر یەک دانێکی دروستکەین لێرە دروستی